خۆدا چڵێت کاکەدا ئێمە شەیتان شاخی هەیە و چاوی چۆرە و نابوتەوە کاتە دوژمن وەستکاروا وەستەکەدا لەبیر نەچێ من مەلایکەتێک دوای ئەقیانی نیشابووی کە گەورە سەرقافەی عارفانی هەموو دنیاە کە مەولانای ڕومی ئەڵێ ئەتاری نیشابووی لە ئینفانیە هەشت شاری بڕیوە من لە سیلەی کۆڵانەکەم یان تازە لە سیلەی اینجا ئەو پیاوە گەورێت اینجا ئەتاری نیشابووی ئەڵێ بڕۆن لە شەیتان فێری خواپەرستی بۆ لەبەرەوەی شەیتان تەنها و تەنها سوزدە بۆ خوا بنە خوا زیاتر کەس بە شایستەوە نازم سوزێت بەرحاڵ دێن و سەر بابەتەکەن مامۆستا هەژاری شاعیر بەڕەحمەت لە پێشەکی کتێبی مێژووی مەستورەی ئەردانانی پێشکردە دەڵێت ئەڵێ ئێمە لەبەرەوەی مێژوومان نییە مێژوو هەر ملەتێکە مێژوو نووسرابێتەوە وەکو دارێکی زۆر بکە و ڕەگە داپتراوەیە نەبار نەبۆران هیچ شتێک ناتوان لێدا بەڵام بەداخۆ ئێمە کە خاوەنی نین وەکو زمانەکەمان هەر ملەتێک هاتووە ئەوانەی دەسەڵاتنە هەیە بە تاغار لێ لە مێژوەکەمان چۆن لە زمانەکەمان بدراوە ئەوە هەیە بە قزناغ لێ هەیە بە چنگ لێ ماڵی هاوڵیانە بە چنگ لیان بکەمێنێ بەرحاڵ ئێمە دێنەوە سەر ئەوەی بۆچی ئێمە چێ باشترەکە مێژوەکە ئێمە بنووسێت عەبدوڕەحیم یوسف یادی بەخێر لێرانە ئەڵێ من مەمنونی ئەو بیانیانم کە نووسیان چانی هەرە ئەوەنشمان دەستکەوتووە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە من دوو نمونە دێنەوە هاملتۆن ئەندازیاری ڕێگای بین ڕۆمانتیس و چۆمان ئەو کاتە دێت یادەوەرەکانی خۆی بسێت چی شتی ناشرین بینی ئەوان ناوسێت تووسێر ئەو هەموو جوانەیە کە لە کوردستانە هەیە یعنی بۆ نمونە کاتی خۆی گەڕیدەیەک لە ساڵی شەستەکان دەچێتە لێک لای سەردەست شاییە بێتم بلانی سیسی لێ گۆرانگەڵن با تەرجمەکە ئەڵێ چۆن ئاسمان و ئەرد هەمووی ئەم هەموو جوانەیە کردەوەتەوە یان ئەم هەموو چقدر شایەکە ڕەقەمەدایەوەش باسی ئەوە کات بۆ نمونە حافزی شیرازی لە دێڕە شعرە هەیە ئەڵێ تورک و ئێران و توران دەکەمە قوربان بەس بەڵێنێکم پێ بدەیت یعنی بەڵێنێک ئەو دوو شوێنە بەڵام ئەو سەید محەممەد سەفای خوێنەواری نەبوو ئەزانم ئاگای لەو شعرەش بێت کەچی لێک بە یەک نەفەس شەست شار و دەی هەر چوار پارچەی کوردستان حسابەکە ئەیدا بە ماچێک کە ماچەکەشی کردویان بۆ خۆی دەست بە شاندۆ بەڵام هیچاشی کاتەکەمانی دووسێر ئەم پیاوانە خوێنەوارەکە سەیر حافزی شیراز ئەوانەیش بە ناشرینی کە باسی ئەمیان کردووە یەکێتر لەوانە بێزگە لە هەمووتۆن فردەوسی کە سوڵتان محەممەد غەزنەوی ئەڵێ باری وڵاخێت زێفتە دەمێ شانامە کوسۆ بەڵام بەدڵی خۆ لە شانامەی لە دوو شوێن زۆر بەدڵ لە کوور دەکات ئەوەنی مەشارزدابی لەو شوێنەی کاوەی ئاسیلگەر دێ ناشرینێک ئەڵێ جاش بۆوە طبعا شتیوانی ئەسڵ ئەساسی نیە لەو زیاتر کەسە قسەی نەکردو بەداخەوە لێ کورد باوەڕی پێکا قەت شتیوانیە کاوەی ئاسیلگەر قارەمان بووە بەڵێ پاشای فارسەکەی لەناگا ئەنجا لەداخەوە لە شوێنە تریش دێت باسی ڕۆستەمەکە ئەڵێ ڕۆستەم هەنە بێعەقڵەوە زۆرابی کوڕی کوشتۆ لە گەناو پاشایکی فارسە قەت شتیوانی کابرایان بێتە و پاڵەوانە چۆن بێعەقڵەکە ئەبەدەن شتیوانەکە دێنەوە سەر ئێمە یادداشتنووسین خۆمان لە ساڵی سیەوە بەمداوە دەستی پێ کرد لە ئەحمەد خواجەوە کە چیندی دوای دەکەین سەر ڕەفیق حلمی و ئیتر ئەمین زەکی کە مێژوە نووسێتەوە دوایەوان مستەفا نێریمان کە من بیرۆرەکان ژیان کە مستەفا نێریمان لێونا باسی شەڕی کوردی و تورکمانەکە ساڵی 59 یەکەم کەس ئاماژە کرد ئەمانە طبعا یادداشتنووسین جورئەتی ڕاستگۆیی ئەوەیە هەتا خۆشی لە ژیان مابێت بڵاو بێتەوە کە ئەمانە هەمووی ئەم مەرجانەی کە باسێکم دوور لە ئایدۆلۆژیا هەموو لە یادداشتەکانی بەڕێز کاکاشم هەباری هەیە کە لە پەر ساڵەکە ئەمش بە جۆرێکی یادداشتەمە یەکەم کەس نییە بەم جۆرە پێشەم مرافقەکەی مەلی خازی چۆن ناگوار هەزار ڕەحمەتی فعال عارف یەکەم کەسە بەو شێوازە دکتۆر کەمال مزر وانە چۆن خابرێکەن دوایەوە ئێستا هین فواد مەجید بشیر لەگەڵ ئازاد تەوفیق کە پێشەم محافزی پارێزگاری هەڵەبجە بوو بە پرسیار وەڵام ئەوانشگەرێکە زۆر جوان نێکردۆ کاگاشم سێکەسەوارە کاگاشم هاتووە هەنی وەک ئەو پرەنسیبانەی کەوتم کە دەبێت لە یادداشتا هەبێت لە مێژووە هەبێت کەیتوسێتەوە زۆر گرنگە ئەو هەموو ئەوانەی باسی کردیایە لە گرنگترین شت مەسەلەن بۆ نمونە ئێمە هەمومان نەزانین شاکر فەتاح شەهید بوو بەڵام کەسمان نەمان نەزانین چۆن کەس نەیەژێڕایەوە
کاگاشم هاتۆ لێرانە وەکو خۆی لەم کتێبای ژێڕێتەوە من ناوی لاپەڕە شتەکان ناڵێم بۆی دوای خۆتان بخوێنەوە من ئینەکە وەک ئێرکەی پاتران ناخوێنم ئێستا بۆی ئێوە خۆتان بخوێنن دێت لێرانە زۆر بە جوانی باسی چۆن چۆنی شەهیدبوونی شاکی فەتاح دەکات ئێمە هەمومان مەراقمان بوو بزان ئەم پیاوە چۆن شەهید بوو بە چێوەک شەهید بوو بۆ زانیاری هەموو لایەک شاکی فەتاح خاوەی مهدی معروف بەڵام نتوانێت چی بۆ بەداخەوە یەکێک لە گرنگەکانی یادداشت نووسین ئەوەیە پێدەوەری یان مێژوو داتا و مێژوو ئەم کتێبە هەموو داتا و مێژووکەی تێیە ڕۆژ داتا و مەسەڵەن بۆ نمونە لە باسی یەکەم ڕۆژکە تەلەڤیزۆنەکان کرێتەوە چ ڕۆژێک بەڕێوەبەرەکە ناوی چێ چ ڕۆژێک دامەزان یەکەم بەڕێوەبەر چییە چۆن چۆنی بووە هەموو ئەوانەی تایە من بە داتا قسەکەم باسی ئەوە کای یەکەم ئافرەتی پێشەر زۆر بە ئەمانەت و باسەکە دوان چۆن تەبەقلا مقابلیان کردوای چیان بۆ چێشاوەتە چۆن بۆتە یەکەم ئافرەتکاریش نەسلی مەحموودە کەمەندێش بە ئینشەڵڵا لە ژیان ماوە ناوی شێژەرەکان شارەت ناوی تیپە ملیەکانش یعنی ئەو تیپانەی کێم یەکەم گۆرانی بەش چی هاتووە بۆ نمونە یەکەم تیپی ملی بۆ زانیاری ملایەک سەلاح داوودە و فایق داوودە و نەوزاد ئەحمەد داوودە ئەمان دێن یەکەم تیپی ملی کوردیە گۆرانی تەزیرەکان ئەنجا گۆرانی بەشەکانش عەلی مەردان و زۆری لەوانی کە باس کردو و تیپی ڕسمیش کە دێت یەکەم تیپی مۆسیقای سولافە کە خۆشبەختانە ئەندامێکیان لێدان شۆ مامۆستا زامدار لێنەیە شەوکەت ڕەشید بووە قادر مەردان ئەوانی تریان لێناوەکان دوای جەناب دەکەن بۆمان زیادکەی بەرحاڵ تیایەتی ناوەکان بەس وەک گوتم من بە وردی باز ناکەم بۆی بیکەمە تامەزلۆ باسی لە شوێنە تریش مامۆستا هاشم دوور لە ئایدۆلۆژیا چونکە ئایدۆلۆژیا ئێمە زانین جەهلی داهێنان ئایدۆلۆژیا کە سەرکەرێکی لەسەر لسان ئینسان ناتوان داهێنان هەم هەر بینە سەر سکەش ئەو هەر بۆ چەوتیان ڕەکە خۆی بەڵام ئەم نەخێر ئەم چۆن وەک خۆی باسی کردووە من بۆ مێژوێرم نەجمەدین گلیش ئەوش لە یادداشتەکانیە ئایدۆلۆژیا تەفسیری نەکردووە زۆر بە جوانی باسی ئەحداسەکان ئەمش لێرانە باسی کردووە لە لاپەڕی 141 و 42 باس لە دوو ڕووداوی مێژووی ئەکات کە وابزانم گرنگی ئاماژە پێدەن بۆی بزانین یعنی ئەم پیاوە چۆن بە ئامانەتەوە بۆ پەڕی ئامانەتەوە کە باسی ئەکات لە دەیان شوێنش باسی ڕەحمەتی مام جەلال ئەکات کە چۆن ئەوان باڵی مەکتەبی سیاسییان چۆن ئەمیان داناوە چۆن پیان بێ بڕۆی لە قسەیان دەرنەچۆ ینی ڕەحمەتی برایەن ئەحمەد و لێرانە لە پەڕە 140 باسی ڕەحمەتی بارزانی مەلامستا ئەڵێ دوای ڕێکەوتنامەی 11 ئادار ساڵی 1970 ژمارەیەکی بەرچاو سرودی نیشتیمانی دەربارەی کورد تۆمار کرا سرودێکیان هەیە هونەرمەند شەوکەت ڕەشید کە لە خۆشەویستی خواڵەکوڕ مەلامستەفا بارزانی تا تۆماری تیپی مۆسیقای سلێمانی هەرسێ سرودی دەمی ڕاپەڕین ئەی ڕەقیب ئەی کوردینە تۆمار کرد فواد ئەحمەد هەردوو سرودی نابەزین و پێشمەرگەی تۆمار کرد ساڵی هەفتاوی پەیوەندی نێوان شۆڕش و شۆڕش ئەیلولی بەعس تەمان تێکەچێت ئەو کاتە ئەمان ساڵی هەفتاو چوار بە هەڵە سرودەکەی شەوکەت ڕەشید بەخشە ئیتر ئەبێتە هەڵا لەسەری و یعنی چۆن دوایی سەیتەراکەنە سەرێ و بڕایکات لە شوێنە ترش ئەڵێ تەلەڤیزۆن مامردۆتە دێت کە چە مەلامستەفا بڵێن ئەڵێ لێرە کابراڵم دژی مەلامستەفا قسە ناکەم خەڵکی دێشە قبوڵ ناکەن دەوروبەری کردودا و لە شوێنە تریش ئەڵێ لێ پرسم خۆشترین هەواڵ بۆ تۆ چی خۆشترین هەواڵ بۆ چی خۆشترین هەواڵ ئەڵێم کە خوێندیم بە بەیاننامەی یانزەی ئازاد طبعا هەمان زانی یانزەی ئازاد بۆ یەکەم جار حکومەتی عێراق یەکەم حکومەت لا چاوپاچەی کوردستان بە شێوە ڕسمیدان بە مافی کوردنەیە لەوێرەکانی و هەموو شەزان لە بەیاننامەی ئازاد حکومەتی بەعەس ملشی شەوەڵام کۆمەڵێ دەستکەوت بۆ کورد لەم شارە بۆ تورکمان و ئەکرد و ئاشۆری شارەکەی بەڵام ناخۆشترین هەواڵ لێ پرسم چی ئەڵێ ناخۆشترین هەواڵ بەیان سوۆش ئەمە هەمووی ڕاستی و دەستپاچی و یعنی بەڕاستی دوێری کاگاشم من نازانم زیاتر قسە بکەم یان لەگەڵ کاگاشم قسە اینجا لە یادداشتنووسینە کە کاگاشم کە لێرانە با بڵێن لە هەندێک لاپەڕەیە کە ئاماژەم بۆی کردووە
باسی شتی زۆر سەیر دەکات کە من پێم باشە خۆی بچێت پێ باشە چوار پرسیارم چوارێن بۆ تۆ داناوە جانازم کێرەکە قەمبەر دەرسم یان خۆت لێبیت باشە جا لەو 366 پرسیارە هیچ شتێکی نەهێشتەوە وەڵامدا بۆیە دوای تاقەتی پرسیاری نەکەوی لە پەڕە 126 لە 164مین پرسیار پرسیارەکە لێ بکەم ئەوجا پێم باشە پەڕە 126 پرسیاری 124 کە لێرە پرسیاری ئەوەی لێکات یعنی 164مین پرسیار ئەڵێ جارێکیان بۆ ڕووماڵی شەڕ ئەمن ئێوە جارێکیان بۆ ڕووماڵی شەڕ ئەمن یعنی دارەی ئەمن ئێوە دەبەنە قەڵانجەکارە لێ بچێت لەوێ دەبینن حکومەت هاریکاری زۆری بۆ پێشمەرگەی ڕۆژهەڵاتی ناوە دەیانەوێت ئێوەش ڕووماڵی بکەن ئەگەر بە وردی باسی بکەی ڕووداوەکە بکە بۆمان 10 ساڵی پرسیاری سەرەتا بەخێر بێن هاتنی ئێوە گەورەی شکۆیی بەم بەخشی کارێزی کتێبخانەی کارێز شانازی داکرد من سپاسی ئێوەی بەڕێز دەکەم هەر بەناو کاکتاری مامەستا ستار مامەستا حەسەن مامەستا فەیسەڵ بەڕاستی ئەمانە دەوریان هەیە بۆ بژاندنەوە و بەردەوامبوونی ئەم کتێبخانەیە من حەز دەکەم زانینەتێک باسی ئەدەبیاتی خۆم بکەم من پێنجی سەرەتایی بووم کە شۆڕشی 14 تەمووز هاتەکایەوە عەبدولکەریم